ئەم کاتتان باش بەڕێزان لە پۆدکاستێکی دیکەی ڤیم پۆدکاست لەگەڵی بەڕێز و خۆشەویست تاوتوێی بابەتێکەکەین کە هەر پەیوەستە بەو دۆخەی کە ئێستا لە کۆتاییەکانی مانگی یەکی ساڵی 2026 تیاژین کە ئەویش بارودۆخی ڕۆژاوا و سووریایە و ئەو هەڕەشە و مەترسی و ئاڵنگاریانەیە کە ڕوبەڕووی کوردانی ئەو بەشێکی کوردستان لە ڕۆژاوا سووریا بۆ ئێمە وەک زۆر بابەتی تر نەناسراوە، یعنی ڕاستەکەی ئێمە وەکو کورد نەتەوەیەک گەلێک میلەتێکین کە زۆر کەم دەروی خۆمانە ناسین بۆ جیهانیش تا ئەندازەیەکی زۆر هەتاوەکو کەوتنی یاخود هەتاوەکو ئەوی پێی ئەڵێن بەهاری عەرەبی و دەرکەوتنی هێزە جیاوازەکان سووریا زۆر ئەو ناسراوە نەبوو، بەڵام دواتر یعنی توێژینەوە و فۆکەسێکی زۆر خرایە سەر ئەم وڵاتە ڕۆشن کرایە لایەنە جیاوازەکانی هیمێژووی هێزە سیاسیەکانی ژیانی کۆمەڵایەتی پێکاتە جوگرافیەکەی زۆر شتی تریتیا کە پێم وابێ لە میدیاکانە ئێمە بەر هەندێک لەو ڕۆشنکردنەوە لەو زانیارانە کەوتوین، بەڵام بۆ ئەمەی کورد ئەوێ بە کورد و بە مێژوو بە خاک و بە زۆر شتی تریە بۆ ئێمە ناسراوە بۆ ڕاستی جێگای ئەو بایەخەنە بۆ ئێمە ئەوەندەی کە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باکوورمان ناسی و ئاگادار بوون ئەویش بەو ناسینە سنووردارەوە ئەوەندە ئاگاداری کوردستانی هی ڕۆژاوا و ئەوی کە پێوتر کوردستانی سووریا ئاگادار نەبووین. لەم ئەڵقەی هی پۆدکاستەکەمانە دیسانەوە بابەتی ڕۆژاوای کوردستان وەکو بابەتێک لە پۆدکاستەکە تاوتوێەکەین لە نێوان مێژووی زۆر کۆن، مێژووی ناوەڕاست و مێژووی تازە هەتاگا بە لایەنە سیاسی و استراتیژی و هەروەها هەندێک پێشبینیش هەتا بۆ داهاتوو لەم پۆدکاستەیە لەگەڵ بەڕێز و خۆشەویست کاک سۆران حەمەڕەش تاوتوێکین. کاک سۆرانجان بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونیت لێرە. خۆشحاڵم. پێم وابێ زیادە ڕەوینی ئەگەر بڵێم ئێمە وەکو نەتەوەیەک ڕەنگە شتێکی ئاسایش بێ کە زۆر کەم زانیاریمان هەم لەسەر خۆمان هەم لەسەر دەرەوە هەیە، بە تایبەتی لەسەر خۆمان ڕەنگە ئەو زانیارەشی کە هەمانە زانیاری شێوا و تەموو مژاوی و ڕەنگە زانیاری گەلێک بن کە خۆمان بەرەمان نێنابێ. تا چەند موافقی پرسیارەکەی موسرکە بە لەشمایە هەر دڵ پێ دەڵێم چکە یەک هەستم تایە کە ئێمە چەنە کەمتر خەمین بەرامبەر خۆمان بەرامبەر خاکەکەمان. ئێمە زانی وکو چی وایە وەکوایە باو باپیرانی تۆ خاچێکی گەوریان بۆ تۆ بەجێشتووە هی تۆی و ینی تاپۆی هی ئێوە، بەڵام سەرقاڵ بووین نامێکیان بۆ تۆ بەجێ نێشتووە کە ئەمە خاچی تۆیە. ئێستا ئەمانەی دەوروبەر بە بەڵگەنامێکی درۆی و هاتوون ئەڵێ خاچی ئێمەیە. ڕۆژانێک لە تارانەوە هەتا وەکو ئازربایجان بەشی گەورەی دەوڵەتی ئازربایجانی ئازربایجانی ناوێرن باشە، هەتا ئەسفەهان ئەنجا ئەوە هەتا سەر دەریای ڕەش باشە، هەتا سەر دەریای سپی، ئەمە هەمووی بە من یەک شتێک بەهین ناڵم بەخیاڵە. بەشی گەورەی سووریا هەتا دیمەشق ئەمانە کوردی تیا قسەکراوە وەکو زمانی ڕەسەن، بەڵام ئێمە بەڕاستی نەکەم تەرخەم بووین، هەر زۆر کەم تەرخەمین. یعنی ئێمە ینی تۆ لە کاڵەی کوردستان ئەبێ بە مناڵی بڵین ئێمە نە لە خوێندنگا کردومانە نە لە ئاستی دیبەیتمان دروست کردووە. دیبەیتی ئێمە چین، ینی خۆناسین، ینی تۆ نەتەوەیەک ناتوانێت نەتەوە بێگەر خۆی نەناسێ. ئێمە ناتوانین ئەمڕۆ بە کوردێ بڵێ لە ئاستی ئەکادیمیا تۆ چیت ناتوانێت وەڵامی هەبێ. ئەمە بۆشایەکی گەورەی تیا لە ناسنامەی کورد بوونا لە کەسایەتی کووردە، چۆن بەرامبەر کەسێک کە پێ دەڵێ تۆ دوێنێ هاتوویتە وڵات. بواە هەموو مناڵێکمان چەگار کردا بە زانیاری. ئەمڕۆ کە کەناڵێکی وەکو جەزیرە بەردەوام فیلم دەرەکا، فیلمی درۆینە کە کورد میوانە لەو خاکە، ئێمە بەرامبەرەمە کاری ڕوونی باشمان نەکردووە کە یەکەم جار بە خۆمان بڵین، چکە زۆر گرنگە بەخۆ بڵێ چی، دواتر بە جیهان بڵێ چی. ئەمە زۆر گرنگە، بەڵام بڕاب کە ئێستا من ئەگەڕێم فیلمێک نییە بە ئینگلیزی کورد دەری کرد بێ بڵێ کورچێ. ئەمە کارە ساتە، یعنی ئەتوانرێ بکرێ، یعنی ئەتوانێشتی زۆر باشیش بکرێ. تۆ نەتەوەیەشی یەکەم زمانی نووسراوی سەرگۆی زەوی هی تۆیە،
یەکەم کشت و کاڵ ئەمانە هەمووی بە بەڵگەنامای بینیت یعنی بڕواکی کا یاسین تۆزانی نەخشەی کوردستان لەگەڵ نەخشەی یەکەم جوتیاری جیهانی ئەمە تیمی عالەمی هاتووە نەخشەی یەکەم جوتیاری کردووە لە بابەتەکان دوورەکە و مهندەجار بەڵام گرنگە نەخشەی هاتوون تیمێکی عالەمی باسی کورد کرد وشەی کورد نازان ئیشیان چیە تێبگەن چۆن یەکەم جوتیار لەسەر گۆی زەوی دروست بووە نەخشەیەکیان کردووە نەخشەکە زۆر بەقوتە نەخشەکە هەتا کەنداوە ڕۆ باشە هەتا دەریا ئەین هاوش ئەنجا پەڵەکەی خوراسان ئەوەی کوردانی خوراسان باشە ئەڵێ ئێلۆ نەخشەی کوردستانی خەیتە سەر تیمێکی تریش هەیە عەرەبن لە میسر لە 47 نەخشەیەکیان کردووە کورد لەکوێژی ئێستا ئەم دوو نەخشە بخەرە سەر یەک من لە سیمینارەکانمان لە عالەماکە ئیکەم ئەڵەمەرە سەرکەکە خۆمە کورد نینی هیچیان کورد نەیگیرۆی خەیتە سەر یەک یەکەم جوتیاری گۆی زەوی تۆیت جا کورد ئەمەی وتووە لە ڕابردووە جا ئێمە کەم تەرخەمیشی کەممانێ بەڵام ئێمە ئەم بەرنامەی بۆ نەهاتوین هەر باسی کەم تەرخەمی باسیۆگین کە ئەبێ ئەو ڕۆحە چۆن زیینەوە ئێمە لە قەڵەمڕەویەکی گەورە لە خاکێکی گەورە و بچوو کراوینەتەوە تەنانەت دێسا لەو بەشانەشا کە بە 100% خۆمان تیاڕەسەنین وەکو لەو فتری پێشوا باوکی ئەم پیاوەیەکی سووریا ئەحمەد شەرع ئاڵێ لە سووریا شتێک نییە بەناوی کوردەوە ئەوانە کۆچەرن و لە شوێنی ترەوە هاتوون و کورد لە سووریا چیەکات بەتایبەتی لە کاتی شەڕی حەڵەبا ئێمە لەگەڵ ینی بەداخەوە ینی ئەوی جێداخە ینی لەگەڵ هەندێک دۆست و هاوڕێ و برادرە مناقەشەمانە کراڵێ کورد چیەکە لە حەلەب ئەوان چیەکەن لێ پێم وت عەرەب چیەکە لە حەلەب ینی ئەوان ینی ئێستا بۆ بە مسلمات عەرەب بڵێ بۆ شتێکی بڕاوە و قسە لێ نەکراوە کە ئەمانە هەمووی خاکی عەرەبی لە کاتێکا خۆتەزانی لە ڕووی مێژوویەوە دوورگەی عەرەبیش ئەویش تقریبا سعودی و هەندێک کۆیت و هەندێک شوێنی ترێ ئەوە ئەوی تری هیچی هێنی هەمووی تعریب کراوە ینی کورد لەوێ چی ئەکاوە ئەو وتەزایی کە ئەڵێ کورد لە حەلب بۆ لە حەلەبە خۆی ئەو داکۆچی بەڕێزی شکرۆ داکۆچیکی کوردانی پیرۆزە بەڵام بەداخۆ ئێمە داکۆچیکی بزانستیمان لە خۆمان نەکرد یعنی زۆر گرنگە ئێمە بزانی چێ بووین لە وڵاتی کە ئەمڕۆ پێڵێن سووریا وڵاتێ نییە لە مێژووە بەم نەخشەی کە ئەمڕۆی بینی نییە لە مێژووە بەناوی سووریا ئەم نەخشەیە تازە دروستکراوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بە پێی بەرژەوەندی فەرەنسا ئەڵمانە و بەریتانیا و کۆمەڵێ بڵین دانوستان و ئەم نەخشەیە دروستکرا ئەو ناوچەیە پێی وتراوە شام وەکوینە لوبنان و ئەمەی کە پێڵێن فەڵەستین ومانە هەمووی پێی وتراوە شام بەڵام نەخشەیەکی ڕێکی هینی نەبووە بەگشتی تێگەیشتنێ هەیە لەسەری ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ پێش بڵین ئیسلام و سەرەتا ئەو خاکی ئەمڕۆ ئەو خەڵکانی کوردی تایە تەمەن کورد هەتا سەر دەریا هەیە یعنی ناوچەی لازقیە کە ئەمڕۆ عەلەویەکانی تایە تەمام عەلەویانە بە دین و بە هەموو شتێک گەڕێنەوە بۆ خۆمان ئەمە کورد یعنی ئەگەر سەیریکەی ئەو خەڵکانی کە لێیابوون پێشەوە میتانی باشە میتانی لوڤی لێیابوون ئەم دوو خەڵکن خەڵکی ڕەسەنی ئەویان لوڤیەکان یعنی خەفە دەخۆی من لە 2013 هینەکەیانم داناوە فەرهەنگی زمانەکەیان کوردی لوڤی ئەزانیی کاگاسین 3500 ساڵەوە پێش بە زمانی هێرۆگلفیەک لەسەر خاچی کوردستانە نووسراوە باشە تاتەی تایە ئاشەتی ینی ئاشتی وشەی وا کوردی خۆشی تایە ئەمانە بۆ ئێ باسەکەم بۆی بزانی ئێمە چەنە خەڵکی ڕەسەنی کۆنین لەوە ئەمە ئەم سەریکانیە ئەم سەریکانی کە شەڕی تایە ئەو پای تەختی دەوڵەتی میتانیە باشە ئێمە دەقی میتانیم هەیە ئەسب سواری کوردیە کاکە یعنی کوردێکی ئەمڕۆ لی تێگا کە کابرا بە کوردیەکی زۆر جوان نووسیەتی 3500 ساڵ لەمەوە پێش کۆنترین دەقی ڕاهێنانی ئەسب بۆمانە پێڵم ئەم ناوچەیە میتانی بووە کە پێشیان ئەڵێن بڵین وەکو خەڵک هوری بوون وەکو حکومڕان میتانی بوون لەم ناوچانەی ئەوەی ئەمڕۆ کوردیتیایە و تەمان ئەمڕۆ بچوو کراوەتەوە ئەمەی کەڵین بەشی سەرەوەی فرات زۆربەی بەدەست هوریەکانەوە کە باو بابیرانی ئێمن بەڵام ئەڵێ باشە ئەیکە باو بابیرانم بۆ دوایەوە نەبوون سەریکەمە زۆر خۆی قسەی شێ لەسەرەوەی کە سووریا لە خوریاوە هاتووە یا سووریان لە خوریەکانە هوری و ئەوە تا ناوە بەس بە سووریا بەکار هاتووە بەڵام ئەوروپیەکان دایان هێناوە ینی ئەمە چۆن بوو لوڤیەکان بەکاریان هێناوە وەکو نووسین بەڵام بڵی کام خاکە بزە ڕوونیە دوایی یۆنانەکان بەکاریانە ئەمە ڕوانگەی ئەوروپیە بۆ ئەو ناوچەیە ئەنجا ئەمێ سەردەمی مادە پێ بڵێ ینی لە پێش ئیسلامە لە پێش ئیسلام ینی پێشەوەی ئیسلام بە 100 ساڵە 200 ساڵە ئەو دێرە زوورەی کە تۆی بینیم بۆ نمونە دێرە زوور بە
بە شوێنی سوپایمید لێیا هەبووە باشە لە ژێر فراتەوە بە هەمان شێوە ئەمە لە لازقیە کە ئەمڕۆ لازقیە جەبەلەکرات نییە لە بەناوی مادەوە جا گۆڕانکاریەکرێت لە ئەوروپا ڕۆمەکان بە کوردیان وتۆ مات وشەی کورد بەکار نایەنن لە پڕ گۆڕانکاریەکە ڕووە کێ بۆمان مێژ و نووزێکی ئەرمەنی بۆمانێک لاکاتەوە کە باسی سەلاحەدین ناکە ئەڵێ دوای فاتمیەکان مادەکان میسریان گرتە دەست ئێستا پێیان ئەڵێن کورد ئەو گۆڕانکاری کە ئیتر وردە مات نامێنێت لە فەرهەنگی ینی بەکارهێنانە جا ئەوەیە کە هەچی بە مات بازەکرێت لە سووریای بڵین پێش ئیسلامە ئێمین جانجا بابینە سەردەمی ئیسلام تو بڕۆی سامڕۆ پێش خەڵک وازانە کورد سەردەمی سەلاحەدین ئاخر دیسانەوە بێ ئەو سەردەمانەش باسکەین لە شاری قودسە بڵین لە مزگەوتەکەیە یەک پارچە مەرمەڕی پێوەیە 100 ساڵ پێش سەلاحەدینی بی کە کورد لێیا شوێنی بۆ حاجیەکاندانەوە باشە میری کورد یعنی میری کورد لە کوردستانەوە هەتاوەکو نەکرد بڵین هەر سووریا هەتاوەکو میسر کاریگەری هەبووە ینی کامەی پێدەڵم مەسەرەن یەکێکی وەکو مەسعودی لە ساڵی 900 کە باسی شوێنی کوردەکە شام یعنی ئەڵێ کوردەکان لە شامەوە هەتا دەبان هەتا سەردەریا ئەلعومەری ئەمانە هەمووی باسیەکەن و خاشی عەرەبیش مێژوو نووس هەیە بۆ نمونە ئەستەخری هەیە یعقوبی هەیە یعقوبی ئەڵێ فورات ئیتر ئەمە سنووری خاشی عەرەبە فورات باشە یعنی لەژێر دێرە زرومانەوە کە توانی لە نەخشەکەش ئەگەر سەیریکەی یعنی بینی لەژێر ڕووبارەکەەوە عەرەبیتە ئێستا ئەمڕۆ عەرەب وە ینی لەبەرەوەی 100 ساڵە ئێمە چیرۆکی خۆمان نەجێڕاوەتەوە یعنی تۆ بەردەوام ئێستا میدیای عەرەبی چیرۆی جێڕێتەوە بەڵام ئێمە چیرۆکمان نییە ئەبوایە 100 ڤیدیۆمان ڤیدیۆی زانستی بە بەڵگەوە داینەی وەرەکاکە ئەمە هەم بۆ خۆمان قەنەعەت ببینین هەم دوژمنەکەشمان بەڵام ئێستا ئەوان بەردەوام تەقەمان لێکن تەقەی میدیاییمان لێکن بەرامبەر ئەم تەقەکردنا ئێمە زانستێکی مێژوو زۆر گرنگە مێژوو تاپۆی ینی فەرمی خاچی تۆیە ئێمە سوودمان لێ وەرنەگرتەوە بەداخەوە کەواتە خۆی قسەکە بێ مین کرێتەوە قسەکە پرسیارەکە بێ عکس کرێتەوە عەرەب چیەکە لەوناو بەوان چێکن لەسەر من بەشی تریشم بۆ تاوا نەکری حەلەب زۆر من حەلەب نییە بڕواکە ینی من باوکم زۆر خۆشی سۆ لە ژیانمە ینی چکە و دایکشم بە هەمان شێوە بەڵام ئەو یەکەم کەس کۆسی دوایی کرد ینی بۆشایەکی گەورەی بەجێر لە ژیانمە کە زیاد کوژرا ڕواقی وەکو ینی وەکو پرسەگریا ینی ببورە هینانی کە هەز بۆ زۆماکەیت جار کە مێژوەکەش تێگەیت ئەو نەیتر کاریگەری بێ ینی بۆ من هەفتەیە لە پرساوم پرسێکی نەک ڕایگەێنم بەڵام لە ماڵەوە دانیش و نەمەزانی ینی ئەو بۆشە هەز بۆ زۆڵماکەی ینی تۆ ڕۆژی عەرەبم پێ بڵێ لە حەلەبە لە سەردەمی عەباسیەکە سەرەتا بۆ سەرەتا ماوەیەک خێلی عەرەبیان هێنایە تۆزە دەسەڵاتیان نەبوو ئایا ئەکرێ دوای 1000 ساڵ یەک ڕۆژ عەرەب حکمی نەکرد لە حەلەبە یەک ڕۆژ ئێکاکە وەرە دەوەردا کورد بۆ نمونە 500 ساڵەوە پێش جومبڵاتەکان جانپۆڵادی مێژووە پێیان ناڵێن کورد من پێیان ناڵم باشە لە حکمیان کردووە لە سەرەتای سەدەی جانپۆڵاد ینی وانێ جانپۆڵاد من کەسێ نکۆڵی لەمەینیە لە عالمە بەڵام خۆ بێ سەدەی 20م عەرەب لێیا بێ ئەی خۆ باشە ئەمە وڵاتی تۆ نییە ئەی بۆ قیاد ئەی بۆ سەرکردایەتی شۆڕژ ناگەی بەرامبەر عوسمانی بەرامبەر بە شۆڕش کە لەویا کراوە ئەم لوبنانی کە تۆی بینی ئەمە دروزەکان تەبەن لە کتێبی لوبنانی کۆنا ناڵە دروست ومەرا دروزە لە کرات هەروە پێیان هەڵێن ئەمە من نایڵم مێژونوسی لوبنانی ناکوردی ژێڵە کاکە ئەم نەخشەی لوبنانە ئەمە میری کوردی دروزی جای کردێتەوە هەر ئەو جای کردەوە بەرامبەر عوسمانی وەستاوە شادی گەورەی کردووە یعنی ئەمە هەر ئێمەین ئەنجا لە سەرەتای سەدەی 20ەما کە ئەم فەریدە دەر ئەترەشابینی تەبەن لەو بنەماڵەیە سوڵتانە ترەش سەرکردایەتی بڵێ شۆڕشی کرد بەرامبەر عوسمانی و دواتریش بەرامبەر فەرەنسیەکان ئەنجا ئیبراهیم حەنانۆ حەلەبیە باشە کوردە دیسانەوە هەر یعنی کورد خەڵکی سەرەکی و بڵین بە درێژایی مێژوو خەڵکی سەرەکی ئەوە ئەو حەلەبە شوێنەوارەکەی ئەدەخۆ بێ شوێنەوارێکی عەرەبیتیا بێت دوو لە بیناهرە جوانەکانی کێشێکیان ئەو خانمە کردوێتی زەیفە خاتون سوڵتانێکی ئەیوبی خانەقایەکی کوردانی بۆ کردووە لەو شارە لەگەڵ خوێندنگەیەک جوانترین بینای نەکرد حەلەب هەموو سووریا ئێستا عەرەبێکی پێپەتیەت کە ینی کێت ئاوا ینی تۆ لە شارێکە ئەتکوژێت بە مناڵ و ماڵ و مناڵ دەکوژێت و ینی ئێمە ئەو نەهوشیار نین کە داکۆشی لە شەریعەتی هەروەکو خۆ ئەگەر شاری تۆش نەبێ کە نەک شاری تۆ نیە تا دیمەشقی ژەگەر ئێمە دەسەڵاتمانەوە هی ئێمێ بەڵام ئەڵێ چی ئەمڕۆ
ینی ئەگەر کوردیش نەبی خۆ مرۆڤێکە لە شاری خۆی ئاژی کاکە باو باپیرەی لا بوو ڕاست باشە یەکێک لەو دیاردانەی کە لە ڕۆژاوا ئەیبینین و تا ئەندازێک لە باکووریش ینی هەر لە مێژووی کووردە هەر هەیە ینی ئەوش ئامادەگی بەهێزی ژنە لە کاروبارە سەرەکیەکانی هی ژیانی پی کۆمەڵاتی و ڕۆژانە ئەوانە یەکێک لەو کارانی کە کاروبارانی کە بەشداریتە کاروبارێکی جەنگی و ئەوەیەش وەکو شەڕوان وەکو پێشمەرگا وەکو سەرباز ینی ئەو دیاردەیە ینی خەڵک وای کە لە ڕۆژاوایە لە بۆ نمونە لە باکوور لە گەریلای هیژنمان بینی خەڵک وای زانی ئەوە دیاردەیە کە ڕەبتی بە فێمینیزم و بە دەرکەوت شەپۆ لە جیاوازەکانی هی فێمینیزم و ئەمەوە هەیە بەڵام کە ئەچیت بە مێژووە ڕۆچی سێرەکە ئەو دیاردەی ڕێگێکی زۆر قۆڵی لە مێژووی کووردا هەیە ئەو دیاردەی ئامادەگی ژن و شەڕوانی کورد و یەکینەکانی پاراستنی ژنان و ئەوانە خۆڵایە مێژوویەکەی چێول بۆچی لە سووریا بەو شێوەیە ئێستا کایازی من زۆر جارێن لەگەڵ هاوڕێم هەبووە فێمینیست بۆ کە قسەکراوتمە ئێمە ونبوونەکەمان وایە کوورد دەچێ سوود لە فێمینیزمی ئەوروپیەکە بەڵام ئێمە زوتنەوەیەکی ژنمان هەیە کوردی ڕەسەن کە تەمەنی هەزاران ساڵە تۆ زانی یەکەم ژنی شەڕکەر لەسەر گۆی زەوی هەتاوەکو ئەمڕۆ ناسرا بە یەکەم ژنی شەڕکەر ژنێکە لەکوێ حکومی کردو لە بینی لای دەربەنی خان بۆ ئۆدیو بەرە و دیوی سەرپێڵی زاهوانە نەواری توم ئەمە سەرکردەیەکی سەربازی 10,000 کەس بووە لەوان ئێکێ بڵێ باشە داوە 3,800 ساڵەم و بەر 3,800 گوتی بووە باشە پەیوەندی بەمڕۆ چیە ڕۆژێک نییە لە مێژووە ژنی شەڕکەر لە کورد بڕابێ سەرەکەی بۆ نمونە لە سەردەمی مادەکانە تۆماری یۆنانی هەیە کە باسی چیەکە باسی ژنی شەڕکەرێکە کە ئەسکەندەر هاتووە پاشای کورت ئەتەرپاس ئەڵە سەژنی شەڕکەری کوهینیا بە هێزەکەی ناوچیە ئەسکەندەری مەسیدۆنی اینجا دوایی بۆ نمونە تۆ کەسێکی وەکو خانزادێ خانزاد سەرکردەی سەربازی بۆ 400 ساڵەوە پێش ینی 20,000 سوپای هەبووم بە تۆمار هەیە ینی تۆماری ورد هەیە لەسەرەوەی کە چۆن ئەم ژنە سەرکردایەتی سوپای کردووە لە هەمووی خۆشتر جا هەندێک کەس لە ڕووی دینیەوە ئێوێ ئەمە ژنە بێ لە ماڵەوە بێ ئی باشە ئەی زەیفە خاتون کە حەلەبی حکومە کرد خۆ ئەیوبیەکان موسڵمان نەبوون کە ژنەکان لە حکومێک اینجا لەوە خۆشتر ساڵی 1860 جەنگێ بێ لە بینی ڕووس و کە پێڵێن جەنگی قەرەم بڵین ئەوروپا لەگەڵ عوسمانیا یەکەگرێ هەر وەکو چۆن ئەمڕۆ میدیا سەرنڕای وەختە میدیا وەختە چی بووە بەدەست وێنەیان کێشاوە و لە گۆڤار زیاتر هەبووە لە ڕۆژنامەش لە زۆر وڵاتە لەوێن تیمی بڵین ئەوروپیۆمانە 1960مانە لە پرسێرەکەن ژنێک بە یەکسەر بڵین 1000 چەگاری پیاوە سەرکردایەتیانەکە لە پێشی پێشەوە فاتمە ڕەش تاوان تورە کردوەتی بە قەرە فاتمە ڕەش کێتە ناو ئەستەمبول هەموو ئەوروپا حەبەسێ ژنی ئەمە چیانی جا پێڵەن ئەمەزۆنیان نازان بیستوتە لە بڵین لە مێژووی ئەفسانەی یۆنانیا باسی خەڵکیەکەن هەر لەو ناچانی کوردستانە ئەمەزۆنیەکانیان پێڵێن لەبەرەوە ئەوروپیەکان کە ئەڵەن فاتمە هەرڕێک قاپی فەرەنسیم هێستا من وێنەی قاپەکە نووسراوەچی The Lioness of کوردستان شێرژنی لایەنز ینی شێرژنی کوردستان فاتمە ڕەش ینی لە ئەوروپا چۆن ئەمڕۆها شەڕکەرمان بڵاو بۆ لە هەمان شتە ینی مەلا مەحموودی بایزیدی کە خۆی لە شوێنەکە بینیم ئەڵێن جوازم شاژنە ڤیکتۆریا شاژنە ڤیکتۆریا پێم وابێ یا شاژنیەکێک لە شاژنەکانی تر ئەم بانگیەکەن پێم وابێ هینی شەکەن میدال وشتی ئێنێ نازانم ڕاستە ئەوە لەوانەیە قسەکردن بەڵام پەرتووکی لەسەر ینی بە قۆڵی لەسەری نووسراوە من بەرنامەی تایبەتم لەسەر ینی لە بەرنامەکانی خۆناسین ئەڵقەیەکم کردو لەسەر ژنی شەڕکەر مێژوەکەی چۆنە بە وردەکاری باسم کردووە بەڵام ینی ڕۆژێک نییە ئەس بۆ نمونە کابرای 1970 کوردستان ئەڵێ ژنیان شمشێر و هین شەڕکەرن شمشێر و ڕەم وەکو پیاو بەکارێنن ئەمە من ناتوانانی هەمووی لێرا باسکەی 1 و 2 و 100 و تەنانەت مەلا مەحموودی بایەزیدی زۆر بەڕوونی ئەمە کوردێکی مەلای ڕەسەن یەک کتێبی نووسە بەناوی تەبەن بە کوردی ئەو ڕۆژە عادات لەکرات بە کرمانجی نووسێتی لەسەروی هین چۆنە کە باسی نەریتەکان شەڕکەری نەریتەکان ئەڵێ ژنی کورد سەری داناپۆشێ و تێکەڵی پیاوە بێ زۆر ئاسایی بەڵام بە شەرەف و بە کەرامەتن ئەمە کابرا مەلایە نووسێتی ئەمە ڕاستی کللتوری تۆیە ئەمە کللتوری تۆیە ینی تۆ کللتوریکی جیاوازی لە عەرەب و ڕۆژێک نییە لە ڕۆژان ژنی
ئەمەشم بیر نەچێت قانوننامەی عوسمانی لە شارە زورە گۆڕانکاریان تیا کردووە ژنە توانێت بچێتە شوێنی باوکی لەبەر ئەم خورماڵێکە تۆی بینێ زای بەنایکێنەوە گوڵعنبەر کە باوکی کۆچی دوایەکە ئەو حکومەکە لەبەرەوە لە سەردەمی عوسمانیا گۆڕانکاری کراوە لە یاسای عوسمانیا بۆ ئەوەی بیگونجێنن بۆ کورد یعنی ئەمەی تۆ ئەمەی ینی شەڕکەر ڕۆژێ لە کورد نەبڕاوە بەڵێ ئەگەر بینە سەر دۆخی ئێستا ینی تۆزێ لە مێژوودا ببڕین بینە سەر دۆخی ئێستا ئێمە طبعاً ئەزمونێکی تا ئەندازێک دوور و درێژمان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ مامەڵی ئەمریکا هەیە طبعاً لە سیاسەت تا شتێک نییە بەناوی بێوەفایی و سپڵی و ئەم شتانە ینی تو استراتیژی هەیە ینی مامەڵی لەگەڵ ئاکەیت و ئەو بەو عەقڵ عاتیفیە ناکرێ و پێشما بێ وردە وازلەوە بێنی ینی تۆ ئەڵێ تا ئەم شوێنە لەگەڵتامەوە هەمووشمان ئەمانزانی ڕاستەکە ینی ئەمریکەکانی هیچ وعدێکیان بە کورد نایەوە بۆ نمونە تا سەر کورد بپارێزنەوە بۆ شەڕێک لەگەڵابوون و ئەمانە ئەگەر تا دواتر لەگەڵ تا بێن و تا ئەندازێک ڕەنگە هەر بەرژەوەندی بێ ئەگەر بەرژەوەندیش نەبێ ڕەنگە هەستێکی ئینسانی و ئەوانە لە سەرکردیەکە لە کۆمەڵی کۆنگرێزمانە ئەمە بێڵێتەوە هۆکاری ئەم تحولی سەیریش نەبوو چکە پێشتریش لە ئەفرین و لە ئەوانە ینی میناکرد لە نەوەیەکە هەر هێشتا دوو ڕۆژ بۆ ڕاپەڕین ماکرد و ئەمریکا دەستی لە کورد بەرە لە بەروی زانیان عێراق بێ بە ساحی تەراتێنی ئێران یەکسەر گڵۆپی سەوزیان بۆ ئەمریکا هەڵکردەوە و خۆمان ئەزانین لە کۆڕۆکە هات بەسەراوە پێم وایە بێگەر کۆڕۆکەشمانەکرا بەڕاستی بەعسە تاوەکو 2023 لە کوردستانی شەر حکومیە کردووە بەرحاڵ ئەم تەحولە ئەمەی ئەم جارانی ئەمریکا ینی تۆزێ چاوەڕێ نەکراو بوو ینی بە تایبەتی کە ئەوەی ئێستا حکمی سووریاکە پێشتر لە ئەمریکا داواکراو بووە و مەسەلەی ئاسایشی ئیسرائیل و ئەوانە دەوڵەتی قوتەکەنەوە لە نزیک ئیسرائیلە کە زۆربەی زۆری عەرەبی سوننەی ئیسلامیە ینی چۆن لەم ڕووداوانە تێبگەینەوە بۆچی ئیسرائیل لەمە بێدەنگە و ئەمریکا بۆچی ئەم گڵۆپە سەوزە هەڵەکاوە بە ئاشکرا بە کوردە لەیتر کۆتاییتان هاتووە چۆن لەمە تێبگەین خۆی ئەم کێشەیەکی ینی ئێمە بەڕاستی ئێمە سەرمانداخ خەریکی ململانی ناخۆین زۆر بەقۆڵی ینی وزەکەمان بۆ سەرف کردووە بەداخەوە تۆ کە بوونێکی کە کیانێکی ئەبێ خوێندنەوەی جیهانی بکەین ئەم کێشەیە ڕەهەندی جیاوازیە ئەبێ ئاگادار بین لە ئەمریکا گۆڕانکاری ڕوویاوە کە بزوونتەوەیکە مێگا ئەمە مێگا میک ئەمریکا گریت ئەگەن با ئەمریکا گەورە بکەینەوە ئەم بزوتنەوەی کە ترامپ سەرکردایەتیەکە ئەمە بڵین ئێستا جاران هینەکانی پێشینەی کارەکەی چییە ئەمریکا جۆنامە جیهان ئەمە زۆر ینی گۆڕانکاریی ینی گرنگە ئەوێ ئیتر بڵێ من گوێنامە جیهان ئەم بزوتنەوە ڕۆح و هەندێ ئەگەر بە درۆژ بێ هەندێ ینی پابندی ئەخلاقی هەبوو جاران ئەگەر تا ڕادێ ئەیان کرد مافی مرۆڤە بێ پارێزین ومانە هەرچەنە لە پشتیەوە بەرژەوەندی بابەتی سەرەکیە جا ئەم گۆڕانکاریە ڕوویاوە کە ئەم ترامپ ئەم جارە هەڵبژایە من شەوەکەی نەخەوتم ڕابکە ینی خەمم بوو تۆ ترامپ هەڵبژێرە دۆچکە ئەزانم ئەم ینی ترامپ کابراایەکە هیچ شتێک نازانێت ینی هەموو شتێک لە پارە ئەبینێ کەسێکی داناوە لەم کە ئەم تۆم باراک ئەم پیاوە زۆر ترسناکە ئەم پیاوە خۆی لەو پێش لە ئەمریکا لە دادگا بووە لە دادگا لە سەرەما کە لۆبی کردووە بۆ دەوڵەتی بێگانە خراوەتە دادگاوە باشە کابراایکی هێناوە بەرژەوەندی لەگەڵ قەتەرا هەیە بەرژەوەندی ینی بەرژەوەندی شخصی مادی هەیە یعنی ئەمە لە هیچ وڵاتێ ناکرێت لە وڵاتی ڕۆژئاوا ناکرێت بەڵام سەردەمی ترامپ هەموو شتێک گۆڕاوە ینی ئەمە هاتووە ئەم پیاوە ینی ڕێک تورکچی پێوتووە ینی دانیشتووە من لە وڵۆ ینی ئەگەر سەیریکی بچیت بە ناو تویتەرەکەمان سەیەکەیت هێرشێکی زۆرەکە مەسەری لە تویتەر کارێکی زۆرەکەین لێنی کۆمەڵی خەڵک چکە ترسام ئەم پیاوە قسەکانی دیار بوو تەنانەت لە دژی فیدراڵی باشووری زۆر ترسناکە جا ئەمەیە ئەم پیاوە هاتووە ڕێکەوتووە لەگەڵ کوێ لەگەڵ بڵین سعودیە لەگەڵ قەتەر لەگەڵ تورکیا لە بەرژەوەندی ئەمەی کە دروست بووە لە بەرژەوەندی ئەم سیانەیە تەنانەت ئیسرائیلی شێمالەکە ئیسرائیل کە چەند نزیکە لە ئەمریکا ئەمە ترسی بۆ ئیسرائیل هەیە بەرامبەر ئەمە چی دروست بووە ئیسرائیل مصر ئیمارات ینی جا بۆیە ئێمە بێت لەبۆ تێبگەین واز لەو ئەوەی عەتف و بۆچی ئەمڕۆ سعودیە دژی تۆیە بەرژەوەندی وایەت 15 ساڵە میدیای سعودی داکۆکی لە تۆکە لە تۆی ناکە لە بەرژەوەندی خۆیەکە ئێمەژە بێ لەو یاریە تێبگەین جا ئەمریکا ئەم گۆڕانکاریەتی ڕوویاوە خەڵکانێ هەیە دۆستی تۆیە بەڵام
ترامپ و بەرژەوەندیەکانی لەوە بەهێزترە یعنی ئێستا من لینزی چەند ئەو لینزی گرێم کە کۆنگرسمانێکی زۆر چالاکە چەند جارێ تویتیە کردو واکەین کە ڕۆژی دوایی سێرمەکە بزانام چییە کە هاوی لای خۆمان بۆ ئەڵێ رادیۆ سێرەکەی زمانەکەی گۆڕاوە چکە ئەچێتەوە بەردیوارێکی گەورەی بەرژەوەندی ترامپیەکان و ئەم کابراایەکەوێ ئەمان هەمووی ینی ئەمەیانی کە ڕوویاوە جا ئێمە بۆ زیاتر هەموو هەبووتەوە ئەم زەرەرە بەر زۆر کەسەکەی لە ناوچەکە بەڵام بەر ئێمە زیاترەکە لە بەر ئێمە ئامادەکاریمان نەکردو ئێمە ڕۆژانە ژیاین بە هیچ شێوەیە گەرسەی وڵاتەکەمانکەین زۆر لە پرۆژەکانمان استراتیژی نییە نی پرۆژەکانمان ڕۆژانەیە نیسە کاردانەوەشمان بەرامبەرم گۆڕانی کاریە کاردانەوەیشی ینی بڵین ڕاستە و خۆیە نەک استراتیژی لەپڕ بە خۆمان زانی بەجێڵراوین لەبەر ئێمە هیچ لەم یاری کە لەم 2-3 ساڵات ترامپیکا لێرە ئاگامان لێ نەبووە ینی ئێمە ینی تیمێکمان نەبووە کە سەیری ئەم کابراایەکە چیەکە کە چۆن کاریگەری لەسەرێ ما سەیرەکەی ینی گروپەکان چۆن گۆڕان ناوچەکە قەتەر کە دژی سعودیە بوو لە پڕ بوو بە نزیکترین ئێمە هاگامن لەم نابێ نەبووە ئێمە ینی بۆ ئەمە بۆ ناڵم خەریکی ئەو بین بەس دەرێک بە هەڵی خۆمان بکەین ناکرێت چیتر ڕۆژانە بژین بۆی چیانە بمێنێتەوە ئەبێ هەموو ڕۆژێکە لەسەر زانێ دوژمنەکەی چیە نەتەوەکەی بەهێزکە ئەینی پێویستە بەم کارانەیە بەڵێ ئەگەر سەیرێکی ئەم شەڕە بکەی ڕەهندێکی ئەوەی لەسەر عەرز ڕوە شەڕێکە و لە پاڵیشە ینی پارالێڵ شەڕێک لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕێوەیە ینی شەڕێکی هیسیبرانیی گەورەش بەڕێوە ینی چۆن لەم شەڕە تێبگەین ئامادەگی ئێمە چۆنە ینی تا چەند ئاگاداری ئەو شتێن کە ئەلگۆریزمی پێوترێ چۆن ئیش ینی ئایا توانەمان هەیە ئیش لەسەر ئاراستەکردنی ئەلگۆریزمەکان یا دروستکردنی ئەلگۆریزمی تایبەت بە خۆمان چۆن ینی ئەم پارالێڵ بۆرە گەر هین گونجاو بێ بێڵێمە ئەم شەڕە هاوتەری بە تێبگەینەوە کایەسین لە زانستی حکومڕانیە هەموو ئەم دەوڵەتانی کە دەوڵەتن ینی من دەوڵەتی وەکو هین ناڵم وەکو عێراق یا وەکو سووریا کە تازە سووریا کەوتوە بەڵ ئەوەی کە دەوڵەتە و لەسەر پێی خۆیەتی شتێک هەیە پێڵێن ئینفۆرمیشن ئۆپەرێشن ینی ئۆپەراسیۆنی زانیاری بناگەی چۆنە هەموو ئەم دەوڵەتانە دەستگایەکیان هەیە ئەم دەستگایە کاری چییە ئەو شوێنی کەوێ کاریگەری لەسەر هەبێ ئێستا لە ئەستەمبول هەبووی بە نمونە پێ بڵێم شوێنیان هەیە بۆ ئەو دەستگایە سەیری کوردستانەکەن سەیری هۆزەکانەکەن هۆزەکان چێن کەسە ئاینیەکان کە کاریگەریان هەیە لە کوردستانە چێن ڕۆشنبیرەکان چێن ئەمانە هەندێکیان هاوکاری دارایی یەکرێن هەندێکیان هەرزان کاریگەری لەسەر ڕووداوەکان کە ئێستا تیمێ لە ئەستەمبول دانیشتوانیە لەم شەڕی میدیایانی هەسە بۆن نمونە بوون من لە پیجەکەم ئەگەر سێرەکەی لە فەیسبوک خەڵک وشارەکەم وەڵام ئەم پیجی میتە بۆ سێرەکەی لەم گەرمەی شەڕا تۆ خەریکی یەک هەمومان دەگمان بۆ بێک وتارێ بڵاوەکچی مێژونوسی بەریتانی ئەوە نمونەیەکە بن و مێژوسی بەرا نازام چالسکێ ئەڵێ نەتەوەی کورد هەیە نە کوردستانێ تەبەنەمە من 4 ساڵەوە پێش وەڵام ماوەتەوە ئەم پیاوە ڕاستەخۆ پرسیای وڵی مێژونوسم بەزی حرفم لەسەر کورد نەنووسیە باشە چۆ لەم وەختا پیجێکی کوردی تەمەن پیجی کوردی بێدایک و باوکردن ئەمە میتا بێ بگیرێەوە هەرمە ئەم بێوانە هەمووی بگیرن بەڵام بڵاویە کاتەوە بۆ منێنەرن مامۆستا وەڵاوین بەدە من مەڵاو ماوەتەوە بەڵام ما بێ ئێمە ئامادەبینم شەڕی بێنی بەشێکی زۆر ئەرزنی هەم ینی لەسەر میدیا ئێمە بەڕاستی ئێمە ئەبێ لەسەر کاریگەری جیهانی دروستکردن ئەم پرچە ینی ئەم کەزی بەڕاستی ئەنی ئەمە یەکێ بوو لەو شەڕێکی پلانداڕێژناونەوە بە شەڵی ڕۆح بوو لە ڕۆح و دڵ و هەنایی کوردی و هاتە دەرەوە ئێستا دوێنێ هینێکیان گرتووە سیستەرێکیان گرتووە لە وڵاتی تورکیا کە کردوێتی لە بەرەوەی کاریگەری ئەزانن جا ئێمە ئەگەر بە پلانداڕێژاوی ئەمەمان کردەکەی چارلی چاپلن وردەخان زۆر گرنگ بەڵام ئێمە ئەگەر 1000 کەسمان هەبێ لەسەر تویتە من خۆم ئێستا وازم لە فەیسبوک وانە هەر بە تەواوی هێناوە لەوێ کارەکەم ئەو ویستم ئەو پرسیارەش لێ بکەم ینی مەیدانی شەڕی میدیایی ینی جاران کەناڵە فەزایەکان بەس خۆتە زانی کەناڵە فەزایەکان هەمووی هینەکرێت کا بچەرەکرێتەوە دیسانەوە ئەهێنرێتەوە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان مەیدانی باش بۆی کە شەڕی تا بکەین
پێ دوای هینە ئێکسە من خۆی هینی هەیە بڵین ئاسی جیاوازیە لە ناو خۆی یا فەیسبوک چووکە زۆربەی وەکو کلتور بۆ مۆبیلیزەکردن بۆ تعبیەکردن فەیسبوک و لەوانەی ئینستاگرام گرنگ بێ بەڵام کە ئەچیتە ئاسی جیهانی بۆی کاریگەری لەسەر کەسایەتی جیهانی هەبێ ئەبێ لە تویتەر کارکەی و بە ئەنگلیزیش کارکەی چونکە ئەنگلیزی یەکسەر ڕاستە خۆی بینێ لەبەرەوە ئێستا بۆ نمونە من تویتێکم کرد لە سەرەتای ئەم بەزمان لە حەلەبا کە حەلەب نەگیرا تویتێکم کرد کابرایەکی سیاسیشی گەورەی بەریتانیا ملیۆنە 800 کەسی هەیە تویتەکەی منی بەکارهێنا یعنی ئەمە بۆ ناڵم بۆی من بەس ئەمە نمونەیەکە دەبا من هزار من هەبێ هزار کەسی وەکو من هەبێ تویت بکە لەسەر ئەم بابەتانە هەرەوە نییە بە ئەنگلیزی لە ڕووداوەکان بخوێنیتەوە و قسەی لەسەرکەی بە کورتی ئەتوانی کاریگەری هەبێ بەڵام ئێمە فەیسبوکیشمانەیە اینجا بۆ تویتەر بۆ نمونە کاریگەری لەسەر سعودیەکان لەسەر تویتەریشەکان هەر ینی بە عەرەبی ینی وەکو کلتور سعودی زیاتر لە تویتەرە تورک لەسەر تویتەرە جا ئەوەیە بۆیە ئەمە دەستگایەکی ڕێکخراومان هەبێ سێرکە ینی ئێستا بۆ نمونە بیانی بە ئاواتەوە میدیایە هەبێ ئەم شەڕە بکە ئێستا سەدان ڤیدیۆ بڵاوەکەنەوە کە کورت دوێنێ هاتۆ بۆێرە بە عەرەبی بە ئەنگلیزی بەهین بەڵام ئێمە ڤیدیۆیەکمانی بە جیهان بڵین چین یەک ڤیدیۆم پێ بڵێ لە عالەما بڵێ کورت یعنی ڤیدیۆی زانستیەڵم کە ئەوەی بۆم باس کردی و نەخشەی کە ئێمە سەرەکەی یەکەم جوتیاری یەکەم خەڵکی سەرم زەویین بە هەموو بەڵگێ باشە ئەمانە ناکەین بە عەرەبی بە ئەنگلیزی کرد بۆ تۆ بەشێکە بێ خەڵکەکەی خۆزین وکەیتەوە بەشێ دەرودراوسێکە عەرەبەکە بەشێ جیهانیەکە یعنی ئەمانە بێ بەڕێکخراوی دەمن من و تۆ هەریەکەمان هەوڵێگەین بەڵام من و تۆ جیاوازە کە ئێمە بە دەستگایەکی ڕێکخرا و استراتیژیە دانین چۆن لە مۆختا کار بکەین چۆن سبەینێ کارکەین چۆن ساڵی تر پێویستی بە ئەو دامەزراوێ کەوتت ئینفۆرمێشن ئۆپەرێشن خود چاوەڕێوە نەکەین بەداخەوە ئەبێ میدیاکان و دەورە ببینن خۆمان بیکەین ئەبێ ئێستا ژووری ئۆپەراسیۆنی وەڵامدانەوە بە ڤیدیۆی عەرەبی بە ڤیدیۆی ئینگلیزی ئەمە زۆر گرنگە وەڵامدانەوەی کە بزانی لە کوێشدان زۆر گرنگە لەوە بی کە کورت کراوە بە هین وەڵامیەوە نییە من برادریشی میدیایم ناویناڵن پەیوەندیم پێ بن کاگە بۆ خاتری خوا عەرەب هەموو ڕۆژە ڤیدیۆ بڵاوەکاتەوە با ڤیدیۆکمان هەبێ بە عەرەبی با من نمونێکە بێ بڵم 10 ساڵە بێ ئەو خەز ئەلماجدی نازم بیستە مێژونسێکی عەرەبە کتێبەکان 10 ساڵە ئەڵێ کورت هەر کووردە کورت هیچ دوێنێ بە حساب دوێنێ لێ ئابووینۆمانە و میت یەک حرفی لێ بەجێمە نەماوە یەک بەردی لێ بەجێ نەماوە باشە هەر بۆیان ناردە منیش سەرقاڵ وتم بەڵا دانیشتم پرۆژەی خۆم هەر خۆم باشە یەک ڤیدیۆم دەرکرد بە عەرەبی تەوەن هەر خۆمم ئەوە جوڵە مەکرد و هەستە و دانیشە و هینەکە بگرە هەندێک هەڵەشی تایە بەڵام جۆم نایە مویم وێ تۆ هەر بەمە بەستیش من کوردم با عەرەبیەکەم چاکم نەکردەوە هەر بڵاوم کردەوە هەفتەیە دوای مناڵی کوردەکان میدن باشە بۆی پێ بڵم زۆر ئێستا من لە ئینستاگرامە یعنی کە ئەڕۆم یان بڵین هەم فۆلۆرزی هی غیرە کوردم هەیە خۆشم هەم خۆم یعنی بڵین فۆلۆوی کۆمەڵی خەڵکی هی عەرەب و غیرە عەرەب و ئەوانم کردوانی بەڕاستی لە هینە لە ئینستاگرامە ینی ئێستا بۆ نمونە کەزی و کورد بۆ بە ترند ینی پشگیرێکی زۆر ینی حتا لەناو عەرەبەکانیش ینی ڤیدیۆی زۆر باشەکرێ لەسەرەوەی کە ئەمە ئەکرێ زوڵمە و ئەو خاکی خۆیانە بگرە زۆر زیاتر لەوەش خاکی ئەوان ینی شتی زۆر ئەوە ئەبینی ڕاست ینی ئێمە لەوەش تا ئەندازێ بەحتمانێ لەبەروی خەڵکێکی باشین و ئەوەنە چاکەمان لەگەڵ خەڵکی جیاواز ئەکرێ ڕاستەکەی زۆر ینی ئەوەی CNN ینی جەنابەت ئاگادار بوو ینی پێم وابێ ینی بڵین سەربازێکی پلەداری پلە بەرزی هی ئەمریکیش بوو بازام ژنەکەی نامێکی نووسی بوو لە CNN خوێندیەوە زۆر کاریگەری جار نییە ئەو وەختی کە ترامپ جارێکی تریش پشتی ڕێیا تورک بێتە ناوە ئەو وەختش هینێکی بڵین کۆدێکی ئەخلاقی هەیە لە ناو سەربازە نینی وەکو سەربازی ئەمریکی کۆدێکەیە کە یعنی هەندێک هەیە زۆر دڵگرانە هەنی لە ئاستی باڵای ئەمریکا وەزیری دیفاعی پێشوو ینی وازیەنە لەسەر ئەو شتانە ئەزانی ینی هینێکێ بڵین کۆدێکی ئەخلاقی هەیە لە ناو ئەوانە بەڵام وەکوتم ئەم بزوتنەوە بەرژەوەندی خوازە نوێی ناو ینی تا ئەم پیاوە لەسەر حکوم بێ مەترسی زۆرە لەسەر ئێمە من نازم دواتر چییە بێ هەر لەسەر ئێمە نێ پێم وابێ هەموو دنیاش ڕقانووە بەڵام کێشەکەژەوەی ئێستا ئێمە ئەم لاشمان نازین چی لێ ینی ئێران چکە بۆ ئەمانە دوژمنن بەڵام هاوسەنگی دوژمن گرنگە بۆ ینی ئێمە بەسەری ینی فارس و هین کەسی دۆستی تۆ نییە بەڵام تۆ بۆ هاوسەنگی دوژمنێکە بزانی چی لێ یا چیەکە گرنگە بۆی بزانی چی ئەەکەی بەڵام ئێمە بەداخەوە کوتم ئامادەنین بەڵام نابێ کۆڵبین ئێمە خەریکە ینی چەکێکی نوێ دروزەبێ ئەم چەکی یەک بوونە
ینی کاگەسین هینی ئەو حەزەکەم قسەی لەسەر بکەین یانی کورد بوون لە مێژوو لە پێش سەدەی سەرەتای سەدەی بیست تا ئەندازێک ینی هەڵی وجود بالقوەیەکی هەبووە ینی هەبووە پۆتەنشەڵەتێک بووە هەمومان زانیمانە کوردین کە یەکترمان بینەوە دڵمان خۆشەوە بەڵام زۆر نەیبەستونێتەوە بێکەوە بەڵام لە سەرەتای سەدەی بیستەوەی تر شتێک گوتاری کوردی دروستە بێکەوەی هەمومان یەکین ئێمە بەڵام لە سەرەتای سەدەی بیستویەکە ئەم تەحەولە گەورە ڕوایە ینی ئەتوانم بڵێم سەرەتانە تقریبا تر چارێکی یەکەمی هی سەدەی هی بیستویەکە ینی شتێک دروزە بە کێسا ئەتوانم بڵێم وجود بالفعلی ینی ئەوەیە کە نەتەوە بە فعلی ئێستا خەریکا دروستە بێ ینی ئەوەی کە هەر هەموو بەشەکان بەیەکەوەن ینی یەک تێکەڵبوون هەیە زۆر بەدەگمەن لە خۆر ئاواتەوە بۆ نمونە خۆ پیشاندانی ئەوەندە گەورە دەبینی کە هەموو کورد بەیەکەوە بێ ئەوە لە کوردستان تا ئەندازێک گۆ بە لە بەشەکان جیاوازەکان و سەیرەکەی پێداویستی ئەڕوا چەک ئەڕوا سەر شەڕڤانی هیچ پارچەکان ئەڕۆن لە دوێنێ پێرێ بوو شەڕڤانێکی هی کوردی ڕۆژاوایڵێت بە هەر کۆڵانێک هاڕۆم سەلام لە کینەکەم سێرەکەمێکێک لە باشووراتوێکێک لە باکووراتوێکێک لە ڕۆژهەڵات هاتووە ئەوە ئەم دەرکەوتە تازەی هی کوردبوون چۆنە خوێنیتەوە پێ دوایە ینی هەر کارە ساتەکەی ڕۆژاوای یاشتی تری لە پشتەوە کاگەسین ینی من ئەوم داخێ جاریوە ئەڵم ڕۆژێ هەر بەداخەوە هینە بمیانی بۆ نیسەوەی بەڕێز باسی کرد هەموو دەستگای جیهانی هەمان شتەڵێ ینی ئەمە لە سەدەی 1990 هەستی کوردبوون دروست بووە جاوا سێری هەستی کوردونی چەند بەقوتەیە هەر لە ساڵی 1930 نامەم هەیە باشە نامە میرێکی کورد لە باکوور نامانێرە بۆ میرێکی ترەڵێ من و کوردستان لە هەلومەرجێکی خراپین داوای هاوکاریەکە من و کوردستان نەک نەتەوەی بەڵکو خاکپارێزی هەبووە یعنی ئەمە بەڵگەنامێ من نایڵم ئەخرەمە زۆر گرنگە یعنی خەڵگە لە کوردستان ئێمە تێگەیشتنی ئەمڕۆ پەرتوکە کوردیەکان نێمێژووەکەڵێ وڵا سوڵتانی سلجوقی ناوی داخر تسەری بۆیە خۆناسین گرنگە یعنی تۆ شعرە بینی لە باکووران نووسراوە من شعر کوردیەکان بەداخەوە فەوتاون بەڵام دڵنیا بە کە شعری عەرەبی هەبێ شعری کوردی بە هەزاران هەبووە شعرێکی زۆر بەقوت نزیکی 1000 ساڵم و پێش لە باکووران نووسراوە کە باسی هینەکە ئەڵێ هینەکەی ئێمە بڵین ئێمەی وەکو بنەماڵەکەی خۆیان هاوکاری تۆین بە بازی کورد دەڵێ بازی کورد تاموس لەگرێ عەرەبیەکەیم لەبەر نییە ئێستا نەشم هێناوە بەس لە پەرتوکەکەما هەیە ئەڵێ ئێمە لە پشتین لە بەرچاوی عەرەب و عەجەمە ئەمە 1000 ساڵەمە پێش ئەنجا شعری تری هەیە ئەڵێ خوێنم کوردە کاکەمە 1000 ساڵەمە پێش باشە یەکێکی بوو سەرهەنگی داودان سەرهەنگی داودان سەرهەنگێدا ئەمە 1000 ساڵ تەمانێتی 1000 و ئەوەش ئەسکە نامە من سەرهەنگی داودان چەنی مەگێرم هەردان مەکۆشم بەری ئاینی کوردان ئەمە 1000 ساڵ تەمەنی هەیە ئەزانی گۆڕەکەی لەتەوێڵێ من چوومە سەر گۆڕی موسرکە بە جانمە هات ئەموو دەوەرە ئێستا بواە ئەم گۆڕەمان وەکو نزرگەیەکی هەموو کوردێکی یعنی کەواڵم ینی دڵم پڕەبێکە تۆ وەرە سەرهەنگێ هەبێ ئەو شعرە مەزنە 1000 ساڵەم و پێشەڵێ من لەگەڵ دەستێ لە کوردانە خەریکی پاراستنی ئاینی کوردانین ئەمە 1000 ساڵ تەمەنێتی باشە گۆڕەکەی لەوەیە کە چیرۆکەکەم نووسێ لەسەر پیجەکەم سێریکە ئەنی کە واڵم موسرکەم پێگاگە سینەما ناجارم چکە من ینی من لە کوردبوو ناژیم هەموو ڕۆژێکی ژیانم کە چووم تەقەم لە ماڵانە لە تێڵە ئەرێ گۆڕی سەرهەنگ لەکوێیە گۆڕی وتی کچێکی گەنج وتی وەڵا لە دایکمە پرسم دایکی چکە دایکی بە تەمەن بوو ینی خەڵکی تێوڵە نایزان ینی ئەیزانن نەگەر ڕێزمە بۆ ناڵم بەڵام ئەبوایە نەکەن ئەبوایە لە کرماشان خەڵک بیزانە ینی سەرهەنگ ئەو نەگرنگە کەچی ژنێک هات کوردانە پێشم کەوت و بەڕێگا بە ئاسمانەکە وتی وەڵا جاران خەڵک هاتن ێستا ئەمانە هینە بڵین خورافاتە ئەوەی ترسنتەوەرە پسینە سەر گۆڕی گەورەترین مەزنترین جا ئەمێ ئەم کوردبوونە ئەمە باسی بۆیە ئەمە پێشەکی ماڵی ئێمە کوردبوون ئەمەی کە ئێستا هەیە جیاوازەکەی لەم 30 ساڵی حکومڕانیە بڵیتونەڵێ ئێمە خەریکی دابشکاریەک بووین تیۆری فلان و فلان حیزب و فلان زۆن و فلان تیۆری ئاینی و ئەمانەوەی کراوە ناوی هیچیان ناڵێن چکێمە لە دەرەوەی یاری حیزبین ئەمانە نەیانتوانی خەڵک خۆی بکا بە خاوەنی ئاڵا نەیتوانی خەڵک خۆی بکا بە خاوەنی خاک بەڵام ئێستا ئەزانی گرنگی ئەم کوردبوونە چییە کاکیاسین ئەمە زۆر گرنگە گرنگی کوردبوونێکە لە هەناوی خەڵکەوە دروست بووە یعنی کەس بە تۆ ناڵێت چۆن کورد بە یعنی من ئەو ڕۆژە نیقابیەکم بینی
پرچی کردو بەسەر نیقابەکەی ئاخرەمە زۆگرن بە چاوی دیارە بەڵام پرچی کردو ئەمە تۆ ناتوانانی بۆ بڵێ کوردی بوونی تۆ کوردبی بوون نییە ئەوێ ئەو مانایە بە کوردی بوونی بە سەردەمێکی نوێ ئەوە سەی خاوەنی کورتبوونە کەسیش ناتوانێت بزانێ چکە حیزبێک یا گروپ یا تاقمێ بۆی پێناسە نەکردووە پێناسەیەکی ڕۆحی ناو ئێستا من بەنەوە ئێڵم کوردم کە لەگەڵ تۆ ئاواکەم ینی بەنەوە ئێڵم بەڕێز بەنەوە یا ئەمانەی کە لەم پرۆگرامان هەریەکە و بە شێوەیەک ئەمە زۆر گرنگە ئێستا کوردبوونێ لە هەناوی تاکی کورد لە هەر شوا پاچەکە هاتۆتە دەرەوە یەکێ بە کەزیەکەیکە یەکێ بە ئاڵاکەیکە یەکێ ئەچێ بە ینی گۆرانی بێژێ هەیە محەممەد گەرمیانی نازان بنەماڵێکی زۆر کوردن ئەم کوڕە زۆر کارەکە لەسەر پاراستنی مۆسیقا لەم بینانام چیرۆکانیان مۆ ئەو ڕۆژە قسەیە کرد و گۆرانی وتی ئێستا من کوڕە شەروانم تەمەنی 39 ساڵە باوکی چوە بۆ ڕۆژاوە بۆ شەڕ یعنی سەیری ئەم چیرۆکانە ینی تۆ سەیرێکی کوردبوون ئەمەیە کوردبوون باوکی لەو تەمەنا ئەچێ ئەمەیە کە هەر یەکەمان بە شێوەیە گەڵین کوردین و کەسیش ناتوانێت پێ بڵێ ئەویان کوردبوونەکەی خاوەنی کوردبوونی توانین بڵین کوردبوونی ئەم جارە بزوتنەوەیەکی خۆڕسکی میلیگەرای تاوکە لە ژێرەوە هاتۆتۆ دەرەوە شۆرشە یعنی شۆڕشێکی کوردبوونە و کەسی ئەوانەی کە دژ ینی تەنانەت حیزبەکانیشی داسڵەکان چونکە ئەوە پڕە لە وزەیەکی داخ و ئاهی ینی سەدان ساڵ لە زۆڵم بەرامبەرمان ینی تۆ کە ینی من تۆ زەنەوە پێش لەگەڵ حەلەب قسەم کرد ینی ئەو نەیبرینار کردوم ئەم زوڵمەی خەڵک بەبینینی ڤیدۆی دانوستانی هی بەڕێز کاک مەسعود لەگەڵ مەزلوم کۆبانی لەگەڵ تۆمبارە کە خەڵک یعنی من چەنها خەڵکم بینی کەوتیان گریاوین ئەو شەوە زانی ینی حتا خەڵکیش کە پارتینە و بگرە ڕەنگە ڕقی لە پارتیش بێوانە بەس کە بینی ماوتیان دۆخی کاک مەسعود دۆخی مەزلوم کۆبانی و دۆخی حتا هەموو ستافەکەیانی کە سەیریان کردو یەکسەر هەسما کردووە ئەوە ئیتر کارە ساتێک بەڕێوەیەوە ینی ئەو ڕەمزینێکی زۆر گەورەی هەبوو بەڕاستی ینی ئەمڕۆ من زۆر گرنگە کاگیاسین کارمان لەسەرەکرێ یعنی بێ باوەش ینی تۆ نارە کوردەکە یەکێتیە پارتیە ئەوە ئەمە ئەو ئەبێ باوەشی پیاکی کە باوەشی پیا کرد تۆ درزێکی کەم کردوتەوە یعنی ئەبێ ئێمە وشیار بین کارمان لەسەرەکرێ کە درست دروستکرێ جا ئەوە زۆر گرنگە من زۆرم پێخۆشە کە خەریکە حیزبەکانیش ملێن بۆ ئەوی کە یەکین چونکە دەرگ بە مەترسیە گەورەکەکەن یعنی ئەو وێنانەمان بینی بەڵام من یەک ڕخنم هەیە هەستەکەم سەرکردایەتی کورد زۆر مەجال بم پیا خوێڕیە پیاوە زۆر خوێڕیە بازرگانێکی خوێڕی بێتەر بێت بە هەموو هینێک بەڵام هەستەکەم لە ئاسی کوردیا ئەبێت زۆر بەتونگی جای بێنەوە سوودی نییە پیاوە نەبێ بڵێ ئەو پیاوە ینی بەتونگی وەڵامی بیتەوە باشترە چکە ئەو بڕیاری خۆیاوە لە ئەوەڵی شۆ من ینی من ساڵێکە تویتەکان مەتوانین بین لەوە تۆ کە هاتووە مقسە لەسەر پیاوەکەم لە بەنلیزی ئەم پیاوە کە هاتووە بڕیاری خۆیاوە ئەوێت دەسەڵاتی بڵین تورکیا و عێراقیش تەنانەت ینی ئەوێت لە کورد بە نی چکە پارەی بۆ وەرگرتووە ینی کابرا ڕێک ینی بەرتیل خۆرە بۆ ئەو کارە لەبەرەوە ئەبێ وەکو خۆی مامەڵی لەگەڵ کرێ ئەگەر لە پشتی ئەو لەگەڵ ئەمریکا قساکرێت جیاوازە بەڵام ئەو پیاوە حقا ینی هیچ ڕێزێکی لێ نەگیرێ لە ئینا چکە هیچ ئەجەندایکی بێگانی تورکی و قەتەریۆمانەوە هیچ شتێکی پێ نیە بەرام بەڵێ کۆتایی لەبەر و بەشی کۆتایی ڕۆین حەزەکەم تایبەتی کەین بە مەترسیەکە ینی ئێمە لە یەکەم جار نییە لە مێژوار ڕوبڕووی مەترسی ئاوە گەورابینەوە ینی ئێستا خەڵک پێی وایە هەر ڕۆژاوایە بەڵام باشوور و هەموو بەشەکان لە ژێر هەڕەشەی گەورەیان ڕاستەکی بەخوێنەوەت بۆ مێژوو شێوازی ڕوبەڕووبوونەوە کە چۆنە وەت ئێمە تا چەند ئامادەین وە تا چەند گەشببینین لەم هەڕەشە گەورەیە دەرچینەوە پێم وانە من ئەوەی ینی ئەوی لە مێژووە زانم من پێشەوەی کە من بە مناڵی وا تێگەێنرا بووم کە عەرەبەکان هاتوون و نازانم کوردیان وا لێ کردومانە دەبەن کردویانە بەڵام عەرەب دەسەڵاتی نەبوو پاش ماوەیەکی کەم کورد لە مووسڵەوە هەتاوەکو بەشی گەورەی هەتا سەر دەریامان بەدەسەوە بۆ لە سەردەمی عەباسیە ئەمە بەسەر چاوە موسڵمان بووین و دوای ئەوە خۆمان حکمی خۆمان کردو لاوازی کورد لە کوێوە دەست پێکا کە تورکە گاتام ناوچێ کە یەکەم تورکە گاتام ناوچێ چکەنەوەتەوەیکی دڕەندە بێکەلتور ینی سالم بە ناهاک ناڵێ تورکی بێهونەر ینی بێکەلتورن ئەمانە دڕەندەی مانەوەن لە هەوڵی مانەوە لە وازیرەکەن بەس لە مانەوە ینی سێرەکەی دەوڵەتێکی وەکو ئەیوبی بڵین ناوی چییە کۆیلەکانی خۆیان دەوڵەتەکان بردن مەملوک خۆ دەوڵەتی ئەیوبی مەمالک
ئەمەوە سەرەوە ئەمڕۆ تورک زۆر بە دامەزراوی ئیش لە سەرێ ماکرێ لە ڕۆژاوە ئەوانن لەسەر باشوور ئەوانن تەنانەت من زۆر دەمێکێ لەگەڵ هاوڕیانم لە ڕۆژ هەڵاژیژەکەم زۆر مەترس ئەڵێم فارس ئەو نەبێ کەسی دۆستی تۆنی ئەمانە هەمووی دوشمنت بەڵام ئێستا ئێران بڕوخێ شتێ نییە بەنای فارس فارس چێ نییە بڕواکەیت سەریکە هەمەدانەوە دەستورکەوە شارێکی وەکو هەمەدان کە کوردیە لە بنەردا 400 ساڵ لەمەوە پێش شارێکی وەکو تەبرێز کوردی بوو باشە پایتەختی دەوڵەتی کوردی بووە ڕۆژێ لۆژاک تورکی نەبوو ئەم ڕۆژە بەرەگەستپرستین تورک لە وڵاتی ئێرانە لە تەبرێز و لە ورمێ ئەمانە شاری ئەمن جا مەترسیەکە کە ئێستا هێزێک نییە وەکو هاوسەنگی لە ئێرانە ئەوەی تر گەورە بووە بەڵام لە درێژخایەنە تورک گەورەترین ینی دوژنیەمێ بڵیتونەڵی و زۆترین کارەکە سەرێکی لەسەر هەر چوار ینی تەنها ئێرانەوەی لە وڵاتەوە ئێشتا ماوە لەسەرەوە کاری نەکەوە بەڵام کاری داهاتووشی حازر کردو ئێستا شتێ بقەومێ ئازەرەیەکان و ئەوێ جاب چی بکەین ئێمە ینی بەڕاستی لە ئاستی حکوومەتە ینی بەڕاستی ناکرێت و تا ئێستا سپایەکە نەبێ ئێستا بۆ نمونە ناوی چییە لە پۆلۆنیا کە ترسی ڕووسەیە ئێستا لاوەکانیان چەگارەکەن لاوی بێ خوێندنگە هەمومان مناڵەکانمان چەگار بێ ینی شەر نییە چەکی پێ بێ بەڵام کە ڕۆژێ هاتنە سەرمان مناڵ بتوانێ داکۆشی لەسەر بکە ئێمە ئێستا مەترسی لە بوونمانێ من هەمیشە پڕ لە هیوام بەڵام ئەبێ بۆ داهاتوو کارکەی مناڵەکانمان ئامادەکەین بۆ ئەوەی بەرامبەر فارس و عەرەب و تورک و هەمووی ئامادەیانکەین ئەبێ لە باشوورە ڕاهێنانی سەربازی بچێتە ناو خوێندنگەکانەوە و ئەبێ مناڵمان ئامادە بێ بۆ داهاتوو و خوێندنەوەیشی نوێ بکەین کاکە ئێستا حرفەکان گۆڕاوە لە ناوچەکە ئەبێ ئێستا لەم گۆڕانکاریە نوێی کە دروست بووە لە ئاسی حکومەتە بەڵام لە ئاسی تاکیشە زۆر وشیار بین ئەو درزانی کە لە نێوانمانە باوەشکە بە نارە کوردەکەتە ئێمە لێ کەشتیین ئەم کەشتیە پارێزین کەشتی هەمومانە وەکە نقمیش بوو ئیتر تۆ علمانیت ئیسلامیت یەکێتی پارتی هەر هەمومان نقمە بین لەبەرەوە باوەشکە بە نارەکەتە بە دڵ باوەشی پێ بکە ئەوە پارێزێ چەنە نارێ بێ هەرەوە پارێزێ ینی لە ئەو پەیامە زۆر گرنگ ئەم کەشتیە بێ بیپارێزین چونکە دژمن خەریکی نقومکردنیەتی لەبەرەوە بێ بە هەمومان بیپارێزین کەواتە بێت لە گەشببینانەترین سیناریۆ تاوەکو ڕژبینانەترین ئیشی لەسەر بکەینیانی ئەبێ ئێمە هەموو ڕۆژە کە هەڵەسین بەیانیان هەموو جارمان پڕ بێ لە هیوا گەورەترین چەکە ئەمە بۆ ناڵم بەڵام ئێمە کە هیوامان هەیە لەو پەڕی دەسەڵاتە ئەبێ هەموو ڕۆژە سەیری دەوروبەرە بکەی هەموو ڕۆژە کارکەی بۆ سپەینێ ئێمە چیتر ناتوانین هێزی کاک فلان و هێزی فلان و هێزی بەڕێز ئەومانە نەخێر هێزێکی کوردی ڕوون و ئەبێ ئەم نەتەوەیە ڕاهێنان کە لە ئاستی تاکە لە ڕووی سەربازیەوە چونکە لە چەند ساڵی داهاتوە لەوانێ ئیشەڵا هەر نابێت بەڵام تۆ ئامادە بە بۆ ئەوەی پێش ڕووداوەکان ئەبێ بەڕاستی ئەما بێت لە ئاستی سەرکردایەتی کوردستانە یعنی شتەکان بگۆڕێ ئەبێ زۆر بەڕێشی و زۆر بە استراتیجیانە کارکەین یعنی تیمی جیاواز لە هەموو شێوەیەک دابنین چی بکەین هەنگاوی داهاتوومان چی بێ بەڕاستی ئیتر چیتی ناکرێت ئەم خەمساردی کە هەیە کردوتانەقەینە بەڵامیتر ناکرێت ئێمە یعنی لەشیان قوبوڵ ناکەین ینی گەورەی ئێمە بن بەس پێشمانکەون چی ئەکەن با هەمومان هاوکاریتانکەین بەڵام ناکرێت وەکوتم کەشتی هەمومانە ئەبێ بیپارێزین باشەوەکو دوا پرسیار ینی باسمان لە مەترسیەکان کرد و باسی هیواکەش بکەین ینی تەسەورەکەی لەم تورک باس کرد کە گەورەترین هەڕەشێت تەسەورەکەی هاوکێشە نێو دەوڵەتیەکان خۆر ئاوا حتا چوزانم ڕووسیا چین و ئەوانە ڕێگە بن هیزل هێزێکی تر لە منطقەیە دروست ببێ و بە جۆرە لە جۆرەکان حکمی ئەوەنە دەسەڵاتی بێ کە ببوون منە دەسەڵاتی بەسەر ئێران بەسەر سووریا بەدەست بەسەر زۆر شوێنی ترا پشتێەوە ئەوانە تەسەورەکە یا معادلات یا تا ئیقلیمی ژانی بۆن سعودی ئیمارات میسر ینی ڕێگە ئێن تورکیا بە ئارەزوو خۆیم تەراتێنە بکە ئەم بەشبەرێ ئەو بەشبەرێ ئەو دەوڵەتی سووریا دەوڵەتێکی بەکرێگیرە کۆلۆنیەکی تورکیا و ڕێگە ئەدری هاوکێشە نێو دەوڵەتێکە ڕێگەیە کایەسین شتەکانشتا نەنیشتووە ئێسێمە ئەمووی چەند مانگێ لەمە پێش بوو کەس نەما لە ساعکە ینی تورکیا هەسی بە مەترسی کرد بەهۆی چیوە بەهۆی ئەو کۆمەڵە چالاکیە سەربازیانەی دەوڵەتی ئیسرائیل سەری کە ئەمڕۆ شتەکان گۆڕا ینی بۆشی هەیە سێ هەفتەی تر بگۆڕێ ئەمە ینی شتێک نییە چکە بۆ لە ئێستا لە هینا ینی لە حاڵەتێکی شلە ئێشتانی هەلوو مەرجەکان شلە نازانین چۆنە گۆڕ بەڵام ئەوە شلیشە ئێران لەوەیە کە هێزێکە بڵین بۆ هێزێکی دوژمنی هاوسەنگی ئەنجا ڕووس
کۆمەڵێ هاتووە چەندجارێ هاتووەتە قامیشلۆ چای سەوردەکاری دیار نییە بەڵام میسر لە معادلەکە ئەگەر سێری میدیای میسریکەی بەرەی کوردی گرتووە خۆشەویستی نییە بەرژەوەندیە ئیماراتە بەرەی تۆی گرتووە ئەویش دیسانەوە ئێشتا بۆ ئەوانی ڕوونی ئیسرائیلی شێشتای لای نییە بەڵام ئێمە ئەبێ بەردەوام هەموو ڕۆژە خوێنەوە بکەین یعنی من نامێ پێشبینیە بکەم کە ڕوون نییە بەڵام جەنگە ئامادەبی ینی تۆ کە ئامادە بووی پێش ڕووداوەکانەکەی چەند ڕیسکێ ئەوەنەش دەرفەتە ئەوەیە هەمووش ئێستا لەم چەند ساڵاگەر سەیریکی هەموو جارێکە مەترسی دروست بووە دەرفەتی دروست بووە من کە ترامپ هات وتارێکم لەسەر پێیجەکەم نووسێ ئەڵم تکایە ترامپ هاتووە گۆڕانکاری گەورە بڕێت تکایە ئەبێ هێزە کوردیەکان خەریکی بەزموارانە ئەبێ خۆمان کۆکەینەوە ئەمڕۆژ هەر هەمان شتە ئەبێ ڕۆژێ زووتر ئەنی ئەبێ پەلەیە بکەین پەلەیەشی بەپڕ لە هیوا وچکە ئەو هیوایی کە خوشک و براکانمان لە حەچوا پاچەکە ینی منە ئەو ڤیددیۆی کە باسی کرد کە ینی خسمە سەبینەکەم سەرەکەم چەنە ئەو کوڕە لە شەڕایە ئەڵێ چێ بۆ هەنگ ئەڵێ لە هەموو کۆڵانێکی ڕۆژاوا سێرەکەی باکووریەک ڕۆژە ئەمە گەورەترین سامانە بەرامبەر دوژمن وە دوژمن زۆر لێترسێ زۆر بەڵامە بێ ئێمە ئەمە بۆ بەهێزی خۆمان بەکاربێت ئەمە هێشتا دوو بەشیش جوڵاو بەس باشوور و ڕۆژاوا جوڵاو ڕۆژ هەڵات و باکوور هێشتا شتامایەتی دوو بەش دووبرا گەورەکە ینی ئەگەرەوانە جوڵە بکەن بە دڵنیاییەوە تورک ینی زەلزەلی گەوریان بەرەکەوێت زایکی کاگەسین بەرەو کۆتاییە ڕۆ بەڵام ئێشتا ئازارەکە زۆرە جا بۆیە میدیا ئەگەر بەهێز بین ئەگەرم ئازارە بخینە دەرەوە کارەگەری لەسەر باکووریەکان بیری نەچێ باگلیان لێ نەکەین تۆ ڕۆژە لە لەژەر دەسەڵاتی تورکابژی وحشیترین درەندەترین نەتەوە لەسەر گۆی زەوی تورکە ئەمە ینی لە ئاستی نەتەوە من ینی جاری وابێ بە ڕاشگایی قسە بکەم هەموو ڕۆژێ تاچی کورد لە مناڵیەوە ینی من کچێک ڕۆژە دایناوەڵێ کە بە کوردی یەکەم و شەموت یەک زلەی پیاکشام ئەڵە خوێن بە دەمماتە خوارم مناڵێکی 5 ساڵ ئالە مناڵیەوە ئەوە هینیانەکەن تێگەی جا تۆ نابێت خەڵک دانیشتۆ ڕەخناگری باکووریەکان بۆ ناکەن کاکە ئەوە 100 ساڵە دەوڵەتێ بەو هەموو سامانەوە کار لەسەر تۆکە اینی ئاسان نییە بەڵام ئێمەژە بێ کاریان لەسەرکەین بە پێچەوانەوە ئەوان هەستێنین چونکە هەستانی ئەوان بەرامبەر بە تورک چۆ خەریکە بێ بە شەڕی تر دوونەتەوە بە تەواوی هەستانی ئەوان ئێمە بێ کار لەسەر ئەو سامانە گەورەی نەتەوەی کورتکەین بە زمانی تورکی بەس بە کرمانجی بەشت بڵاوکەینەوە لە ئەمە لە ئاسی میدیاکان هەڵم ئەو وەختە ئەو شێرەی کە نووسووە ئەمڕۆ ینی تا ڕادێک وڵم نقەن نووسونەوەانەوەی ڕێزی گەورەمان بۆ هەڵ و خەباتیوانێ بەڵام بەهۆی هەلومەرجیانەوە ئێشتا ئەو ڕۆڵی مەنگە جارێ ئەتوانن توچە بەژێن چکەیتر ئەو وەختەی تر هیچ تێمانای نامێ یا مەشەڕیمان و نەمانێت تورکاس ئەوەندە دەستکراوە نابێ بۆی خەریکی باشوور و ڕۆژاوا بێ ڕەچۆ بە خەریکی ناخۆی بێ خەریکی ناخۆی خۆی بەڵێ کاک سۆرانجان زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ شیکاریەکانت هەمیشە دڵخۆشین کە ئامادەی تێ و سپاس بۆ بەشداریت لە پۆدکاستە بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو کۆتا پێیامی ژەمەوێ بڵێم وەکو تاک هەمیشە لە شوێنێکا کە چواردەورت چاویان لەسەر خواخوانە هەڵێک بکەی زۆر وریای خۆت بە هەڵە مەکە بۆچی لەبەرەوەی کە هەڵت کرد کەوتیت ئەوەنەی تر پاڵ ئەندری بۆ ئەوەی کە خزانەکەت زۆر گەورە بێ کە لە کەوتنەکەت هەڵنەستیتەوە ئەگەر بۆ تاکە کەسێک ئەمەوە بێ بۆ نەتەوەیەک زۆر ئەولاترە ئێمە وەکو نەتەوە لە ناوچەیەکین کە هەر دەسەڵاتێکی چواردۆرمان هەر داگیرکەرێک ملیۆنان چاوی لەسەر داناوین بۆ ئەوەی کە هەڵە بکەین هەڵی کوشندە بکەین کە قەت لی هەڵنەستینەوە ئەم هەستی هەڵە نەکردنە لە شوێنێکە کە ئەزانی دەستگرۆیی ناکرێت و بگرە ئەگەر سەرسمێک بەی خراپتر پاڵت پێ ئۆنن بۆ ئەوی کە بە ملشکان کۆتاییت بێ ئەبێ ئەوەندە ئاگادار بی کە خەوت کەم کەیتەوە ئاگایت ئەوە نەزیاب بکەیت کە هەڵە نەکەیت چونکە کە کەوتی دۆکو وتمان پاڵ پێ ئەندری بۆ ملشکاندن لە ژینگەیەکا کە ژینگەیەکی میهرەبانە کاتێک هەڵەیەکەکەی ئەزانی دەستێکی ئەدگرێتەوە کە کەوتنێک سەرسمێکی هەستەکەی شوێنێکی خۆتی پێ بگریتەوە تا ئەندازێک کەوتن و هەڵەکردن زۆر کوشندە نابێ و بەرەو ملشکان ناڕوە بەڵام لەم جەنگەڵی کە ناوی خۆر هەڵاتی ناوەڕاستە بۆ کورد ژەهراوی ترین و پیسترین ژینگەیەکە بۆ ئینسان هەڵی تابکە هەڵەمان زۆر کردووە بەڵام ڕەنگ بێ خوا ڕەنگ بێ هەندێ هاوکێشە ئێمان گرتی بێتەوە و ڕایان گرتبی ئێستا کاتی ئەوەی کە هەڵە نەکەی تکای ئاگاداری خۆتان تا پۆدکاستی کتێب خۆتان